الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. بارزان في خوشحان لواني سيم لتفسير سورة النبأ بخزمتان بقمو ببستي رضا من دي خواهي وهي وادان اوي ازي السودي لور بقن ان شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنهم كانوا لا يرجون حسابا وكذبوا بآياتنا كذابا وكل شيء أحصيناه كتابا فذوقوا فلن نزيدكم إلا عذابا. بەڵێ خۆشەویستان، وەکو دیارە لە ئاەتەکان خۆی گەورە سوبحانەهو وتەعاڵا کاتێک کە باسی لە کەسانێکی بێباوەڕ کرد، ئەوانەی کە فەرمووی ئینە جەهەنەمە کانت مرصادا للطاغین مەئابا، بەڵێ ئەوانەی کەوە جەهەنەم چاوەڕوانیان دەکا، ئەو کەسانی کەوە تاغینە و توغیانیان کردێ و سنووریان بەزاندیە، ئیتر جێگای مانەوەیان لە جەهەنەمە. بەڵێ وەکو فەرمووی ئەوەی کە لەوێن دەرێ وەزعیان چ دەبی و لە کۆتا ئاەتدا دەفەرمی وەکو لە وانەی ڕابردوو باسمان کرد، جەزاء ویفاقا، واتە ئەوەی کەوا ئەوان دەیچێژن لەو عەزاب و لەو ئێش و ئازاری کەوا ڕوبەڕوویان دەبیتەوە، ئەوە سزایەکە پڕ بە پیشتی خۆیان، سزایەکە وفقە ئەعمالهم لە قەدەر کردەوەکانی خۆیانە. ئەوجا لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتەعاڵا دەفەرمی ئەوان کار و کردەوەیان چ بوو؟ دەفەرمی ئینەهم کانوا لا یەرجون حیسابا، واتە ئەوان کەسانێک بوون لە ژیانی دنیایاندا، لەو ژیانی کەوا ژیانی تاقیکردنەوە بوو، ئەوان کانوا لا یەرجون حیسابا، واتە ئەوان چاوەڕوانی حیسابیان نەدەکرد، چاوەڕوانی ڕۆژی قیامەتیان نەدەکرد، کەواتە کەسانێک بوون ئەوان بە تەمای لێپرسینەوە نەبوون، تەوەقوعی ئەوەی نەبوون کەوە ڕۆژێک دادێ زندی دەبنەوە و لێپرسینەوەیان لەگەڵ دەکرێ و ئیتر حسابیان لە بۆ ئەو ڕۆژە نەکردیە. وكذبوا بآياتنا كذابا، وهروها أوان أو آتاني خواي گەورە سبحانه وتعالى ئاتەکانیان هەمووی بەدرۆ دەزانی، واتە هەمویان بەدرۆ دەزانی و باوەڕیان پێ نەدەکرد بە ئاتەکانی خواي گەورە سبحانه وتعالى، قەت ڕۆژێک لە ڕۆژان بیریان لێ نەدەکردەوە. ئەو ئاتانەی کەوا خواي گەورە لە قورئانی پیرۆز لەسەر پێغەمبەر دایبەزان صلی الله عليه وسلم، بەڵێ کەواتە وەکو زانان دەفەرمون ئینەهم کانوا لا یەرجون حیسابا، ئەوە عەقیدە و بیر و باوەڕیان بوو، باوەڕیان بە ڕۆژی قیامەت نەبوو و کردەوەشیان لەسەر ئەو ئەساسەی بوو. وەکەذەبوا بئایاتینا کذابا، ئیتر ئاتەکانی خواي گەورەیان بەدرۆ دەزانی و ڕەدیان دەکردەوە، ئیمانیان پێ نەبوو. بەڵام لە بەرامبەردا خواي گەورە دەفەرمی وەکوڵ شەیء ئەحصەیناه کتابا، بەڵێ دەفەرمی هەموو شتێک، کاتێک لێرەدا دەفەرمی هەموو شتێک، واتە لە ضمنی ئەو شتانە کردەوەکانی ئەوانیش، ئەوەی لە ناو دڵ و دەرونیشیان بوو، ئەوەی کەوا بەسەر زمانیاندا دەهات، ئەو کار و کردەوانەی کە دەیان کرد، خواي گەورە دەفەرمی هەر هەمووی ئەحصەیناه کتابا، هەر هەمووی زۆر زۆر بە وردی ژماردیتمان، ئیحسامان کردیە، کەواتە لەسەریمان تۆمار کردیە و هەروەها حساب کرایە و کتابەنیش نووسرایە لەسەریان، کەواتە نەوەک هەر علمی پێ هەیە خواي گەورە بۆی چەند قسەیان کردێ و چەند کردەوەیان کردێ و چەند خەیاڵ بە خەیاڵیان داهاتێ، بەڵکو دەفەرمی ئەوجا نووسیتیشمانەوە لەسەریان. فەذوقوا، ئەوجا خواي گەورە لێرەدا دەمان باتەوە ناو ئەو مۆقفێ ڕۆژی قیامەت وەکەئەنەماوە کەسانێکی بێ باوەڕ لە ناو جەهەنەمن، ئەوجا خواي گەورە سبحانه وتعالى بەو شێوەیە مخاتەبەیان دەکا و دەفەرمی بیچێژن، فەذوقوا، ئەو عەزابە بچێژن، فەلەن نەزیدەکم ئیلا عەذابا، هیچتان لێ زیاد ناکەین، چاوەڕوانی هیچ شتێک مەبن کەوا زیاد بی لەسەرتان، تەنها یەک شت نەبی، ئەویش ئەوەی سزای لەسەرتان زیاد دەکەین. بەڵێ ئەوان وەکو دیارە خواي گەورە سوبحانه وتعاڵى لە سوورەتی غافر لەومان دەجێڕیتەوە کەوە ئەوان لە ناو جەهەنەمدا دەڵێن وقال الذين كفروا في النار لخزنة جهنم ادعوا ربكم يخفف عنا يوما من العذاب، ئەوان داوا لە خەزەنە و لە پاسەوانەکانی جەهەنەم دەکەن لە مەلایکەتان،
داوایان لێ دەکەن و دەڵێن داوا لە پەروەردگارتان بکەن تەنها یەک ڕۆژ لەسەرمان خەفیف کە. خوای گەورە دەفەرمی فذوقوا فلن نزيدكم إلا عذابا. نەخێر بیچێژن هیچتان لەسەر زیاد ناکەین تەنها عەذاب و سزا نەبی. ئەوجا لە بەرامبەردا إن للمتقين مفازا. بەڵێ دەفەرمی بە تەئکید لە بۆ کەسانێکی متتەقی و پارێزکار ئەوانەی کەوە لە ترسی خوای گەورە فەرمانەکانی خوای گەورەیان جێبەجێ کردیە و لە ترسی خوای گەورە خۆیان لەسەر پێچیەکان پاراستیە. چیان لەبۆ هەیە؟ لەبۆ ئەوان مەفازە هەیە. واتە فەوز دیارە مەفازە بە معنای فەوزیش دێ، واتە ئەوان مەفازا و جێگای سەرکەوتن و جێگای بەهرەمەندیان لە بۆ ئامادەکرایە. دیارە مەفازە وەکو گوتمان کە لە فەوز هاتیە، ئەوجا ئەو فەوزە وەکو زانان دەفەرمون کە دەفەرمی مەفازە واتە فەوزی مەکانی و فەوزی زەمانی، کەواتە لە مەکان و لە زەمان لە جێگا و لە وەقت ئەوان سەرکەوتنیان بەدەستهێنایە لە ڕۆژە قیامەت. ئەو سەرکەوتنە و ئەو مەفازەیەش چییە؟ لەو ئاتانەی پاشەوی خوای گەورە ڕوونی دەکاتەوە. مەفازەکەی ئەوان و سەرکەوتنەکەی ئەوان بریتە لە حەدائق وەئەعنابا، واتە چەندین باغ و چەندین باغیان پێدەبەخشرێ و بە تایبەتیش لەناو ئەو باغانە چەندین جۆر لە ترێیان پێدەبەخشرێ. دیارە حەدیقە وەکو زانایان وەسفی دەکەن ئەو جێگایە کە پارچە زەویەک کەوا چەندین داری بە بەروبوومی تێدابی، ئەوجا ئەو پارچە زەویە و ئەو باغەش چاردەور درابیتن بە سیاجێک، ئەو پێگوترێ حەدیقە. کەواتە ئەوان حەدائقیان لە بۆ هەیە، چەندین حەدیقە و باغیان لە بۆ هەیە کە چەندین داری بە بەروبوومی تێدایە و بە تایبەتیش ترێی تێدایە کە دیارە وەکو تەخسیس بعد عام دیارە ترێ لەناو هەموو دارەکان کەەوە بەروبوومیان هەیە. یەک لەو شتانەیەکەوە پێویستە بەهەز بکرێ کە دیارە وەکو سوود و قازانجی هەر لە دنیاش لەو ترێی دنیاش دیارە لە ناو میوەجاتەکان ترێ مەکانەتی تایبەتی خۆی هەیە. والله أعلم. وكواعب أترابا. وهروها ئەوان لەنا ئەو بەهشتانەدا کەەوە مەفازە و سەرکەوتنیان بەدەستهێنایە حۆریشیان پێدەبەخشرێ. ئەو حۆریانی کەەوە وەکو خوای گەورە لێردا باسییان دەکا بەوەی کەەوە وەکەواعب ئەترابا، واتە ئەو کچانەی کەەوە تازە پێگەیشتین ئەوجا هاوتەمەنیشن، کەواتەوە باز لە حۆریەکانی بەهشتا. وكأسا دهاقا. وهروها ئەوەی کەوا دەیاندرێتێ لە کەس و لە شەرابەکانی بەهەشدا لە کەسێکە کەەوە وەکو گوتمان کە لە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە قورئانی پیرۆزکەوە باز لە کەس بکاتن لە بۆ ئەهلی بەهەشت، واتە ئەو کەسانەی کەوا شەرابیان تێدا. بەڵێ ئەوجا ئەو کەسانەی کە پێیان دەدرێتن ئەوە دیهاقا بە چەند واتایەک لێ درایتەوە کەواتە جەمعی معنایەکان ئەوەیە وەکو مفەسرین دەفەرمون ئەو کەسانەی کەوە ممتەلیئن واتە پڕ لە شەراب پێیان دەدرێ، متەتابع لە دوای یەک پێیان دەدرێ، و هەروەها صافیە ئەو شەرابەی کەوا تێیدا بە هیچ شێوەیەک خالیە لە هەموو شتێکی پیس، بەڵکو شتێکی زۆر زۆر نایابە پێیان دەبەخشرێ. لا يسمعون فيها لغوا ولا كذابا. ولەوێن دەرێ ئەوان هیچ شتێکیان گوێ لێ نابی کەوا لەغو بی، واتە لەغو دیارە ئەو قسەی کەوە بێجێیە، ئەو قسەی بێمانایە، ئەو قسەی کەوە دەکرێ بەبێ ئەوەی هیچ مەبەستێک هەبی، کەواتە لەغو ئەو شتێکەوە بێ ئیستفادە، ئەوان شتی بێ ئیستفادەیان گوێ لێ نابی. ولا كذابا. كذاب کەواتە بۆ لە کەذیبەوە هاتیە، واتە نە درۆیان گوێ لێ دەبی نە یەکتریش بە درۆزندا دەنێن، چونکە لەوێن دەرێ هەمووی ڕازگۆن، درۆشیان گوێ لێ نابی، بەڵکو ئەوی لەوێن دەرە گوێیان لێ دەبێت تەنها قسەی ڕێک و پێک و زیکری خوای گەورە و ئەو قسانێکەوە دەبی تەمایی نەعیم و خۆشی لە بۆیان زیاتر. بەڵکو وەکو خوای گەورە لە جێگایت کە دەفەرمی ئیلا قیلا سەلاما سەلاما. ئەو لەوێن دەرێ هەر سەلامە، ئەوجا لەفزی سەلام لەلایەن خوای گەورەوە لە مەلایکەتەکانەوە لە ناو یەکتری، و هەروها ئەو قسانەی کەوا مامەعنای سەلامیش دەگەینی هەر لەوێن دەرێ دەبیستن. جەزاء من ربك عطاء حسابا. بەڵێ ئەوەی کەوا پێیان دەبەخشرێ
جزاء من ربك عطاء حسابا. بەڵێ ئەوان لە بەرامبەر بە کافرەکان کەوا خوای گەورە فەرمووی جەزاء ویفاقا کەواتە ئەو جەزای کەوا سزای بێباوەڕان دەدرێتەوە پڕ بە پیستی کردەوەکانی خۆیانە زیاتر نییە، بەڵام بەرامبەر بە ئیمانداران خوای گەورە دەفەرمی جەزاء من ربک کەواتە پاداشتێکە لەلایەن پەروەردگارت. ئەو پاداشتە بە چ شێوەیەکە؟ عطاء کەواتە عطاء بەخششە، بە فەزلە، هەروەکو بەرامبەر بە کافران پڕ بە پیستی کردەوەکانیان نییە، بەڵکو لێردا بە زیادەوە پێیان دەبەخشرێ. ئەوجا ئەو زیادەش کە پێیان دەبەخشرێ حیسابە بە دوومانە لێک درایتەوە. هەندێک دەفەرمە حیسابەواتە بە حیساب دەیاندرێتەوە ئەو پاداشتە و یاخود ئەو فەزلەی خوای گەورە کە لە سەروی کردەوەکانی خۆیانە، بۆکەوە لە قەدەر کردەوەکانیان کەوە دیارە لە ناو ئیماندارانیش پلە و پایە هەیە لە نێوان کردەوەکانیان، ئیتر متەقین هەیە، ئەبرار هەیە، محسینین هەنە، ئەوجا لە سەروی ئەوانیش پێغەمبەران هەن عەلەیهیمۇ الصەلاة والسلام، کەواتە هەمووی لە نێو فەزلی خوان، بەڵام فەزلەکەش لە قەدەر کردەوەکانیان کە دەرەجات هەیە، ئەوانیش دەرەجات هەیە لە ئەو کردەوانەی کە ئەو فەزلێکەوە پێیان دەبەخشرێ، وەکو خوای گەورە لە سوورەتی یونسدا دەفەرمێ لیەجزیە الەذینە ئامەنوا وعەملوا الصالحات بالقسط، کەواتە لەو فەزلەی خوای گەورەش قسط هەیە کاتێکەوە بەسەر ئەهلی بەهەشتدا بەش دەکرێت. و یاخودە نەگەلە مفەسرین دەفەرمێن حیسابە ئەوەیە کە بە معنای کفایەت دێ، واتە هەندەی پێدەبەخشرێ، هەر یەک لەوان هەندەی پێدەبەخشرێ، هەتاوەکو دەڵێ حەسبی واتە بەسمە، ئەو هەندە بەسە، یعنی هەندەی پێدەبەخشرێ. سبحان الله. بەڵێ وجا لە پاشێ دەفەرمی لەلایەن چێوە ئەو هەموو فەزلیان پێدەبەخشرێ؟ رب السماوات والأرض وما بينهما، ئەو پەروەردگاری کەوا پەروەردگاری ئاسمانەکان و زەویە و ئەوەی لە نێوانیشیاندا هەیە، ئەو پەروەردگاری کەوا خالیق و مالک و مدەبیر و رازقی ئاسمانەکان و زەوی و ئەوەی لە نێوانیاندا هەیە. الرحمن، ئەو پەروەردگارێ کە الرحمانە، کە ئەو پەڕی سۆز و میهرەبانی و ڕەحمەتی هەیە بەرامبەر بە بەندەکانی، کەواتە ڕبوبیەتی خوای گەورە لەسەر ئەساسی ڕەحمانیەتیتی، هەروەکو لێرە دەفەرمی رب السماوات والأرض ما بينهما الرحمن، هەروەکو لە سوورەتی الفاتحەشدا دەفەرمی الحمد لله رب العالمين الرحمن الرحيم، کەواتە ڕبوبیەت و پەروەردگارێتی خوای گەورە لەسەر ئەساسی ڕەحمانیەتە. لا يملكون منه خطابا، بەڵێ کەس ناتوانیتن لە ساحەی مەحشەر بتوانی خطاب بکا لەگەڵ خوای گەورە سبحانه وتعالى بەبێەوەی ئیزنی بدرێ. يوم يقوم الروح والملائكة صفا، ئەو ڕۆژێکەوە مەلایکەتەکان بەگشتی و ڕوح کەوا جەبریل عەلەیهی سەڵات وسەلام بە تایبەتی هەمووی ڕیز ڕادەوەستن، بە سەف ڕادەوەستن لە هەولی ئەو ڕۆژە، کاتێکەوە لە ساحەی مەحشەر ئەو هەموو خەڵکە ڕاگیرە، ئیتر ئەوانیش لە بارگای خوای گەورە لە ساحەی مەحشەر، ئەوانیش مەلایکەتەکانیش ئەوانیش بە ڕیز ڕاوەستاینە، لە ضمنی ئەوانش ئەڕوح کەوا جەبریل عەلەیهی سەڵات وسەلام، ئەوانیش بە هەمان شێوە لا يتكلمون، قسە ناکەن إلا من أذن له الرحمن وقال صوابا، إلا مەگەر الرحمن سبحانه وتعالى ئەو خودایە بەبەزەیە ئیزن بە یەکێک بدا قسە بکە، ئەوجا لە مەلایکەتەکان یان لە پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة والسلام ئیزنی پێبداکەوە قسە بکە، و کاتێش کە ئەو قسە دەکا سەوابە، قسەی ڕاست و دروست دەکا. ئیتر خوای گەورە کەواتە لێردا ئەوەی کە قسە دەکاتن ئەو دوو شەرتەی دەبی هەبی، خوا ئیزنی بدا سبحانه وتعالى و قسەکەشی سەواب بی کە هەر لە پێغەمبەران و لە مەلایکەت دەوەشێتەوە ئەو مەقامە. ذلك اليوم الحق، بەڵێ ئەو ڕۆژەیە کەوا ڕۆژی قیامەتە، یوم الحق، کە بە هیچ شێوەیەک باتیلی تێدا نەمایە. بەڵێ لە دنیادا بە حکمەوەی کەوا خوای گەورە کاروباری دنیای بەشێک لە کاروباری دنیا تەسلیمی بەشەر کردبوو، کەوا ئەو ئینسانانی کە ئیختیاریان پێبەخشرا بوو، ئازادیان پێبەخشرا بوو لە تهدیدکردنی وجهەتی خۆیان بۆی کەوا ڕێگای خواپەرستی هەڵبژێرن یاخود ئیتیباع شەیطان بکەن، ئیتر لە دنیادا ئەوە باتیل زۆر بوو لە نەتیجەی کردەوە چەوتەکانی ئینساندا، باتیل و ناحەق و زوڵم و زۆرداری زۆر بوو. بەڵام لە ڕۆژی قیامەتدا لە دوای ئەوەی کەوا کاروبارەکان هەمووی لە دەست بەشەریەت و لە دەست هەموو مەخلوقین وەرگیرایتەوە، تەسلیمی خوای گەورە کرایە و لمن الملك اليوم لله الواحد القهار، ئیتر ئەو ڕۆژە اليوم الحق، بە هیچ شێوەیەک زوڵمی تێدا نیە، باتیلی تێدا نیە، ناحەقی تێدا نیە.
فمن شاء اتخذ إلى ربه مآبا. ئیتر ئەو ڕۆژەمان لە پێشە لێ خوای گەورە دەفەرمی ئیتر هەر کەسێک دەیەوێ ئەوە حقایقەکانی لە بۆ باس کرا چی چاوەڕوانتان دەکا ئیتر هەر کەسێک چی دەوێ با لە خۆی هەڵبژێری وەکو خوای گەورە لە سوورەت المزەمل دەفەرمی فمن شاء اتخذ إلى ربه سبيلا. هەر کەسێک بە چ شێوەیەک دەوێ با ڕێگایەک هەڵبژێری لە بۆ گەیشتن بە خوای گەورە. ئیتر ڕێگای خواپەرستی دەگرێ بەر مەئاب و مەرجع و گەڕانەوەیکی زۆر چاکت دەبی لۆ لای پەروەردگار، دەبی تەمای ڕەزامەندی خوای گەورە و دەبی تەمایی بەدەستهێنانی ئەو مەفازەیە کەوە لەسەرەوە باس کرا. کەسێک کە ڕێگای شەیتان بگریتە بەر بە خراپترین شێوە دەگەڕێتەوە لای خوای گەورە و خراپترین سەرنجامیش چاوەڕوانی دەکا والعیاذ بالله. إنا أنذرناكم عذابا قريبا. بەڵێ ئەوجا خوای گەورە دەفەرمی بە عەزەمەتی خۆی دەفەرمی ئیننا ئێمە بە جەمعی تەعظیم ئێمە ئینزارین گۆمان کرد بە عەزابێکی نزیک کەوا عیبارەتە لە عەزابی قیامەت کە فعلا نزیکە لەبەرەوەی كل ما هو آت قریب، ڕۆژ بە ڕۆژ لەحزە لە دوای لەحزە لێمان نزیک دەبێتەوە. بەڵێ خوای گەورە دەفەرمی ئێمە ئەنگۆمان ئینزار کرد و ئەنگۆمان ترسان لە عەزابێکی نزیک ئەو ڕۆژەی يوم ينظر المرء ما قدمت يدا. ئەو ڕۆژێکەوە ڕۆژی قیامەتە و یاخود لەسرە مەرگەوە هەر کەسێک تەماشا دەکا داخوا چ کردەوەیەکی لە بۆ خۆی لە پێشە خۆی ڕەوان کردیە لەبەرەوەی ئەو جا ڕووبەڕووی پاداشت و سزای کردەوەکانی دەبێتەوە. ئیتر هەر کەسێک هەر لەسرە مەرگدا ئەو جا لە ڕۆژی قیامەتیش تەماشا دەکا داخۆ بزانین چی بە پێش خۆی یەخستیە. ئەو جا ئەوەی کەوا پێشە خۆی یەخستە وەکو لە سوورەتی ئالی عیمراندا دەفەرمی يوم تجد كل نفس ما عملت من خير محضرا وما عملت من سوء. بەڵێ ئەو ڕۆژە ئەوەی کە خێری لە پێش خۆی ڕەوان کردبی هەمووی دەبینیتەوە، ئەوەی کەوا خراپەشی ڕەوان کردبی ئەینی دەیبینیتەوە. ئەو ئەوەی کەوا خراپەی ڕەوان کردیە تەوەد لەو ئەنە بەینەها وەبەینەه ئەمەدەن بەعیدا. بەڵێ هەر کەسێک کە خراپەکانی خۆی دەبینێتەوە لە ڕۆژی قیامەت تەمەنا دەکا پڕ بەدڵ کەوا مەسافەیەکی دوور هەبی لە نێوان خۆی و لە نێوان خراپەکانی. بەڵام دیارە هەر سزای کردەوەکانی خۆی وەردەگریتەوە کە لەسەر ئەو کردەوانە مردیە. ويقول الكافر يا ليتني كنت ترابا. ئەوجا لەو ڕۆژەدا کەسی کافر لە ڕۆژی قیامەتدا تەمەنا دەکا و دەڵێ خۆزگا خۆڵ بام. بەڵێ دەڵێ خۆزگا خۆڵ بام هەر خەڵق نەکرا بام. خۆزگا لە دوای ئەوەی کەوا مردم بوومەوە خۆڵ زندی نەبامەوە. خۆزگا کە زندیش بوومەوە وەکو کاتێکەوە لە ساحەی مەحشەر خوای گەورە سوبحانەهو وتەعالا حیساب لەگەڵ گیان لەبەرانیش دەکا و ئەوجا پاشان دەفەرمی کون و توڕابە دەبنەوە خۆڵ. دەفەرمی خۆزگە وەکو ئاژەڵ بباماوە خۆڵ. بەڵام دیارە ئەو هەموو خۆزگەی جێگای خۆی ناگری و بەڵکو ڕوبەڕووی سزا و ڕوبەڕووی سزای کردەوەکانی خۆی دەبێتەوە خوا پەنامامدا. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.